دوای راپەڕی نامەزنەکەی بەهاری ساڵی 1991 و پرۆسەی ئازادی عێراق لە ساڵی 2003 ئاوەدانکردنەوەی گوندەکانی کوردستان دەستی پێکردو و بەشێکی زۆر لە گوندنشینان گەڕانەوە زێدی باب و باپیرانیان. لەم چەند ساڵی دواییشدا بەهۆی کێشە دارایی و ئابوووریەکان و زەحمەتبوونی ژیانی شار جارێکی دیکە کۆچکردن بۆ گوندەکان بەدی دەکرێت. لەگەڵ گرنگیدانی زیاتر بەکەرتی کوشتتوکاڵی وەک جوتیاران ئاماژەی بۆ دەکەن ژمارەی گەڕانەوە بۆ دێهاتەکان زیاتر دەبێت. کاتی تێکچوونی بە فکرە مندا نییە، بەڵام لە ئاوەدانکردنەوەی لە پاش 2023 کە ئاوەدان کراوە لە 2005 بوو ماشەڵڵا وڵا زۆر باش بوو. گەڕانەوەی کە خەڵکەکە هاتووە و دەشتەی و دەستی بە زەرعاتی خۆی کردو، بەڵام ئێستاکە کە لێرکوانە تەمەشاکە ئەوە فەرمووە لێرە ئەوە پەتاتە هەموو ڕزی بووە، معنە هیچ شتێک نییە، حکوومەتێک نییە، شتێک نییە لێمان وەگریکەوە ئەو پەتاتەیە سەرف بیتن ڕێگایەک نییە، جێگایەک نییە. ئەوجا هەموو زراعەتەکە ئەو پیازە لێرکوانە هەمووە لە بنقەسەری ڕزی بوو. خەڵکەکەش لەو دەشتەی کە دێتەوە ئەو دەشتەی لەوەی زراعەت بکە. ئەمە کشتتوکاڵ بە کشتتوکاڵ زۆر وەماندینە. ئێستا کە ئەمە تقریبان 120 مارەك دەبین، هەر ئێستاوا لەو گوندەی دانیشتینە. بەڵام کابراکە لە شاری هیچ ئیشەکشی نەبی، شتێکی نەبێ، هەر لێرە بەو زراعەتەوە بڕێک بەمار و بندارەکەی پێبەڕێوە بات. دەرێکەم و زۆر بە هەر لێرکوانە بم باشترە لەوەی کە بچمەوە شارێک. خارکەی زۆرش ئاگەڕاوە، دوایە پاشانیش ئەنی منەزەمەشی بڕێک یارمەتیدان لە پاش 5-6 ساری خانیمان لە بۆ کرا، ینی خانی کردەکە کوان ئەشیا و مەشیان داینی و ئەمەش دخوا کاریمان کرد و خانیمان کرد و سەر سەبوو ئێستا لەو خوایە بە زیادبی سۆربەش پێشترێ گوندەک بود لای ئەولای 35 مار بوو، ئەلعان 120 مار 130 مارە، ئەلان 120 مارە گوندەکانی ژەڵان بەس بابرێن نمونە وەکو فەلاعەتی کە دەکرێت ئەلان لۆ 120 مار 130 مارەی 15 بیری بەڕسمی تێدا نێشیناوی بکە، 15 بیری بەڕسمی تێدان لە بەرەوەی کابرا ئیسفادە ناکە کە ئیسفادەنەکان ناچارە پڕداتە شەریکەچی، پڕداتە تەکسی هاژوانێ، پڕداتە ئیشەشی تەعینات و شتێکیوانە ئەوەیە لە ئیشەکان. پێشتر خەریک دەگەڕاوە بە نسبەت فەلاعەتی دەکرد، ڕزقەکە پارەی دەکرد، بەس ئێستا لەو نمونە هیچ ڕزقێک پارەی ناکە کاکە. پارەی چ دەکە؟ پەتاتە بە 160 دیناری چییە؟ بیبەر بە 100 دیناری بە 200 دیناریە. لەو نمونە ڕزقی فەلاحی هەمووی خەسار دەبێت، هەمووی پارەی ناکە. تاوەشمان حکوومەتیە زۆر دامان حکوومەتیە بەجددی ئاڕش لە فەلاحی بداتەوە. وەک بەشێک لە گوندنشینانی سنووری پارێزگای هەورێر ئاماژەی بۆ دەکەن لەگەڵ هەموو کێشە و گرفتەکانی کەرتی کوشتتوکاڵی کەچی ئەوان مانەوەیان لە گوندەکان لا باشترە و هانی خەڵکی دیکە دەدەن بگەڕێنەوە زێدی خۆیان و دێهاتەکانیان ئاوەدان بکەنەوە. تا زۆران لە پیاوی دەورەمان یعنی 3 دۆرم 4 دۆریمیان کردێ لەو منتیقانە ئێستا نێزیکە لە من ئۆلۆ خۆی دێتن لێ هەوایەکی خۆش وەردەگریتن بەینەما تو بێەوە گوندێکە کاسبیتەبی هەوایەکی خۆش وەرەگری، ینی جەیەکە خۆشترە و فەڕا ئەو مریشتی بەخێوەکەی، مەڕی بەخێوەکەی، تەماتەی دەکەی، گندۆرەی دەکەی، شفتی دەکەی، پەمۆی دەکەی، دەرەی دەکەی، ئەوە هەموو ئیسیفادەی لە بۆ شاریە. ئێستاوەشی تێکچوو 30 مار بوو، 30 مار ڕاست و هەتا مارە ئەتی کاسبی دەکات بەس کاسبێکە ماشەڵان نما کەرسە قیمەت ناکە چ ناکات چ بکاتن کابرا وڵی زیاتریش دەبوو بزانێ ئێستا پێشتر 1 مار 8 ماری. ئەگەر کەسابات هەبی ئێستا کابراکی وەچی ئەمە برین لە خەرچی دەشتین فەلاحەتیمیان هەیە. ئەگەر سارێ گەرمەکەمان بە جوانی حکومەت لێمان وەرەبگری، ئەو ڕزقی هەیتمان داهاتەکەمان حکومەت بە جوانی لێمان وەرەبگری، خەڵک هەمووی دێتەوە دەشتێ. پیاو هەیە کرێخانی پێنادری، پیاو هەیە ژیانی ڕۆژێ بە ڕۆژەی 2000 دیناری بەدەست ناکەوی لە شاری لە خۆی بکاتە مەسرفی مار و مندارەکەی، ئەی چی بکە مەزبورە بێتە دەیەکات هەفی سەبیلی کرێخانیەکەی دەرێ ئەو پارێ دەمە کرێخانیەکەی لۆ خۆم دەی خۆم لە بژێوی ژیانە وڵا بێتەوە بەس ئەگە بشێتەوە ئەلێرەش کاکە خۆمار نیە بەخۆرە بژی تەبعاً شتەشی دەوێت ئیسیفادە چ بکاتن، ئێگە عەردی نەبی و پارەی نەبی و مەڕی نەبی و دێتەوە ئێرەش چ دەکاتن. ها ئێستا ئەلێرەش خانی بکرێ چ دەکاتن لێرەش ئێوە لێرەش دەبی شتە هەبی ئێوە نیە ئینتازە هەبی بخوا و ئارێ وڵا گوندەکە هەرزانترە هەرکووی عەردی گەرمی دەکا و دەرەی دەکا و باشترە یعنی لە شاری باشترە بەڕاستی ئیدارە ناکە لە شاری. وەک ئابووریناسان و شارەزایانی کەرتی کوشتتوکاڵی ئاماژەی بۆ دەکەن سەرچاوەی ئابووری هەر وڵاتێک گوند و دێهاتەکانیانە. لە کوردستانیش بەهۆی خاپوورکردنی زیاتر لە 4000 گوند لەلایەن ڕژدەمی بەعسی لە ناوچوو زیانێکی زۆر بە ژێرخانی ئابووری کەوت کە تاکو ئێستا کاریگەریەکانی ماوە. هەر بۆیە بەردەوامهانی گوندنشینانی کوردستان دەدرێت بگەڕێنەوە دێهاتەکان و هەرچی زووە ئاوەدانی بکەنەوە. تاها عەبدوڵڵا گەلی کوردستان
هەولێر.